چه حالته چه تمنه گونجاو باشنێنان چه تمنه گونجاو باشنێنان کە کوڕ ژن بێنێ کە کەس شوو بکە. والله طبعا مسألة شوکردن و ژنهێنان بنسبة پیاوە جیایە و بنسبة ئافرەتیشەوە جیایە. يعني لێرە چی حکمەکات خیبرە حکمەکات عقل باشە و مەسەلەی تێگەیشتن لە ژیان ئەوە حکمەکات. ئەو گەنجانی کە ئێستا بۆ منە ژنە هێنن لە تەمەنێکی مناڵیە بۆ منە 16 ساڵە ژنە هێنێ ئەچێ کچێکە هێنێ 15 ساڵە. ئەم دوانە چی شتێ لە زەواج زانن ئەسڵەن چی لەم دنیا حاڵی بوونە. ئەم دنیا بابە کێشمەکێشمی ئەم دنیا زۆر زۆرە حاڵی بوون لە مناڵ و پەروەردەکردنی مناڵ و ئیشکردن و تێگەیشتن لەو ژیانە ئەم دوو ئینسانە ئەگەر 90 ساڵ بژین 90 ساڵ بژین ئەبێ ئەم 90 ساڵە لە خانوویە کابن بەیەکەوە خۆشی و ناخۆشی لەگەڵ یەکا بەش ئەکەن 50 بە 50 ئەم دوانە چیتی ئەگەن لە یەکتری هیچ لە یەکتری تێ ناگەن بۆیە زەواجەکە فەشەلە هێنێ. خەڵکێکمان هەیە تەمەنی 20 ساڵە باشە لە زانکۆیە باوەڕت هەبێ هەتا ئێستا نازانێ مەسەلەی زەواج چییە. وەڵی ئەگەر ژنێکی دەیتێ نازانێ بیبا بەڕێوە لەگەڵ ڕێز بە یعنی ناتوانێت 2 دینار پەیاکە کاکە ناتوانێت 2 قسەی ڕێکوپێک لەناو مەجلیسێکا بکە 2 ڕۆژتر ئەمە چۆن بتوانێت داڵدەی ئافرەتێک بدا لە ماڵەوە داڵدەی غەزور و خەسووی بدا داڵدەی براکانی بدا داڵدەی خزم و کەسی بات کێشەکانیان خۆشیەکانیان ناتوانێت داڵدەی بات. خەڵکێکی شەیە بۆ منە 18 ساڵ تەمەنێتی گەنجی وایە 18 ساڵ تەمەنێتی ئەوەنە ناڕەحەتی بینیوە بە بێباوکی گەورە بووە لە ناو ئیشا گەورە بووە ژیان کوتیوێتی خیبرەی پیاوێکی بڵێم 50 ساڵانی هەیە ئەتوانێت داڵدەی ئەو ژنە بات ئەتوانێت پەروەردەی مناڵی بکات کەواتە لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکە گۆڕێت لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکە گۆڕێت. ئێستا برا من هەر بە ینی بەهی خۆم بەو تەمەنی کە ئێستا هەمە پارەکە جیاوازتر بووم لە ئێستا ینی ئێستام هەستەکەم متەکاملترم لە پارەکە. یعنی ئینسان دایمەن کە گەورە بوو وردە وردە عەقڵیشی لەگەڵ یا نەشوە ئەکا و گەورە ئەبێت چونکە خیبرە پێیاکەیت. والله بەتاکید مامۆستا هەر بۆ تەییدی قسەکەی جەنابێ برادەرێکی خۆم هەیە مامۆستا زەواجی کردووە لەگەڵ ئافرەتێکا تەمەنی 20 ساڵ بوو 21 ساڵ بوو باشە مامۆستا سوێن بە ئەڵڵا داوای چەرخوفەلەقی چاپیلانی لێ کرد بم بۆ چاپیلان مامۆستا بڕوا ئەکەی برادەرەکەم ئەی سوێن بەخوای گەورە ساوەرە نازانێت لێنێ خزمەتکردنی ماڵ هەر نازانێ ماڵ و میوانیەک نابا بەڕێوە ئێوەتم باشەموو بووێ ناوی وەڵا عاشقی بووم وەڵا خۆشم ویست وەڵا دوای دڵم کەوتم مامۆستا بڕوا بکە گریاوە بۆت ئەی گریاوە بۆ سکەتلمەوتەکەی چاپیلان. حتما برا عزیزەکەم طبعا ئافرەت هەرچەندێ مناڵ بێت ئەگەر پیاوێکی پیاوانە هاوسەری نەبێت ئەو ئافرەتە پێ ناگات یەقینت هەبێ ئەبێ پیاو زۆر پیاو بێ کە ئافرەتێک دێتە ژێر ڕکێفی و ئەبێ بەخێزانیت. مامۆستا یەک شتیژێ پیاوەکە پیاوە بەڵام ئەبوونکە قسەکەش پێ بڕم مامۆستا پیاوەکە پیاو بوو برادەرەکەم زۆر پیاو بوو بەس دایک و باوکەکەی خەلەل بوون. قەت عەقڵێتی پیا وەکو عەقڵێتی ژن نییە قەت هێز و توانا و قووەتی پیا وەکو ژن نییە بە هیچ شێوازێک دایمەن ئەبێ پیا و قوربانی بێت. یعنی ژن کۆمەڵێ بۆ نمونە کۆمەڵێ نازونوزی هەیە کۆمەڵێ بۆڵەبۆڵی هەیە کۆمەڵێ خەم و خەفەتی هەیە کۆمەڵێ هۆرمۆنات و تێکچوونی ژیانی ڕۆژانەی هەیە. ئەگەر پیاوێ ئەم کۆدانە نەدۆزیێتەوە زوو خێزانەکەی خۆی لە دەسەدات بتەوێتێت زوو خێزانەکەی لە دەسەدات. ژن کاکە گیان کێ هەیە لە ماڵێک دەری ئەەکەیت 20 ساڵ لەو ماڵە بووە ئێستا ئەیێنیت لە 4 دیوارە دای ئەنیت نامۆیە بە خوشکەکانت نامۆیە بە براکانت نامەوێ بە خودی خۆت بە باوکت بە کەسوکارت بە ئامۆزات بە پورزات لە پڕێکا تێکەڵ عایلەیەکە بێت تەمەنی ینی 20 ساڵە ئەم شتانەی نەبینیوە کۆمەڵێ زەلامە بینی ئەڵێ ئەمە ئامۆزامە کۆمەڵی ئافرەتە بینی تۆڵێ ئەمانە خوشکمە ئەمانە پورزامە ئەمانە پورزای باوک من باشە تێکەڵ بە کۆمەڵی خۆشی و ناخۆشی ئەم خانەوادەیە ئەبێت. بۆیە ئەبێ ئەم کۆدانە بدۆزیتەوە بزانی ئەم ئافرەتە بەچی گەشە ئەکات بەچی خۆشحاڵە بێت یعنی ئەبێت دنیادی دەبیت. بۆیە زۆربەی هەرە زۆری کێشەکان کە ئێستا تەلاق و جیابوونەوە ڕوئەدات پیاو زوو هەڵ ئەچێت ئەڵێ کورە ئەمە کەی ژنە یعنی وا ئەزانێ ژن ئەبێ وەکو پیاوە بێ وەکو خۆی وابێ کاکە ژن وەکو پیاو نییە و قەتش نابێ وەکو پیاو وابێ. مامۆستا تۆزە بەرگری لە پیاویشکە نا حاجی جان
خۆی کێشەکە ئەزانی چۆنە. ئێستا گەنجی ئێستا کە ئافرەتێکە هێنێتە ژێر ڕکێفی خۆی و ئەیکا بە خێزانی خۆی، ئەم گەنجەوە ئەزانی ئەمە ئەبێ طبیعەتی وەکو خۆی وابێ، وەکو زەلام هەڵسو و کەوت کات. با بە ئافرەت لە ماڵەوە بەتەنیا بوو کە بەتەنیا بوو فراغێکی بۆ دروست بووە بێ پیا و بزانێ خێرا و فراغی بۆ پڕەوەکات، خێرا بۆی پڕەوەکات. تێگەی؟ یعنی کۆمەڵی ئازار هەیە کە تووشی ئافرەت دەبێ پیاوی لێزانەوەی خێرا بڕوە ئازاری خێزانەکەی نێڵێت.